بەناوی خۆی بەخشندە مێرەبان ستاوتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەتێوێ عزیز و خۆشەویست. ئەمڕۆ هەڵوەستا لەسەر دیاردەیەکی یەکجار خەتەرناک دەکەین لە هەرێمی کوردستان کە ماوەیەکە لەلایەن کۆمەڵێ دەستگا و کەناڵ و بەشێک لە گروپەکانی ئەملا ئەولا ڕەوازێکی زۆر بەم بابەتەیە دەدرێت. دیاردەیەک خەریکە لە نێو کۆمەلگای ئێمە زۆر ئاسایی دەبێتەوە. ئەویش دیاردەی هاوڕەگەزخوازیە لە هەرێمی کوردستان. هاوڕەگەزخوازی یەکێک لە مەترسیدارترین نەخۆشیەکان و دیاردەکانە لە هەر کۆمەلگایە کە بڵاو بێتەوە. لە هەرێمی کوردستانیش ماوەیەکە لە شوێنە جیاجیەکان و دەستگا جیاجیەکان و گروپە جیاجیەکان و تەنانەت شارە جیاوازەکان هەرێمی کوردستانیش بابەتی هاوڕەگەزخوازی یەکجار زەق دەکرێتەوە. بۆ ئەمڕۆ دەمەوێت هەڵوەستە لەسەرم بابەتێ بکەم بزانین کێنەوانەی پشتگیری پرۆسەی هاوڕەگەزخوازی دەکەن و ئاینی پیرۆزی ئیسلام چی هەیە بۆ پرۆسەی هاوڕەگەزخوازی. دەمەوێت لە ڕووی تەندروستیەوە وەریگرم بزانین تەندروستی و لایەنی تەندروستیەکان و دکتۆران چیمان پێ دەڵێن سەبارەت بە پرۆسەی هاوڕەگەزخوازی. بۆ ئەم بابەتانە تاوتوێ دەکەم و دەمهەوێت لە هەرێمی کوردستان باسی کۆمەڵێک داتای خەتەرناکتان بۆ بکەم لە بابەتی هاوڕەگەزخوازی لە نێو شارەکانی کوردستان. ئەگەر چی پێشووتر باسکردن لە بابەتی هاوڕەگەزخوازی عیبەیەکی گەورە بوو، بەڵام بەهۆیەوەی لە هەرێمی کوردستان ماوەیەکە ئەم بابەتە زۆر ڕەوازی پێدەدێت و لەلایەن کۆمەڵێ دەستگاوە لە بەرنامەی تایبەتمەندەوە گرنگی بەو کەسانە دەدەن کە ئەم خۆیان هەیە، بۆیە ئەمە هەڵوەستەی لەسەر دەکەین و خەتەرناکەکانی ئەم مەوزوعەتان بۆ دەخینە ڕوو. هاوڕەگەزبازی دیاردەیەکی جیهانیە کە ئەمڕۆ بە جیهانا بڵاو بۆتەوە. ئایا لە کوردستان بووە بە دیاردەیان حاڵەتە، هەتا ئێستا حاڵەتەوە بەڵام نزیکیش بۆتەوە لە دیاردە. سۆشیال میدیا، دەسەڵات، سیاست، سەرمایه‌داران زۆر هەوڵ بۆ ئەوەیان کە ئەمە بگەن بە دیاردە و لە ناو کۆمەڵگەی کوردیا بڵاوی بکەنەوە. بەداخەوە کە باری ڕۆشنبیری گەنجان نەگەیشتۆتە و حەدەی کە چۆن خۆیان پارێزن لەم هاوڕەگەزبازیە. سۆشیال میدیا و ڕاگەیاندنەکان زۆر کارێکی نەشیاوەکەن لەسەرەوەی کە چۆن ئەم هاوڕەگەزبازیە لە ناو هەرێمی کوردستانە بڵاو بکەنەوە و بیکەن بە دیاردەیەکی ئاشکرا. ئەم حاڵەتە لە جیهانە حاڵەتێکی نامۆیە بە هەموو کۆمەڵگەکان، بە کۆمەڵگەی دیندار و بێدینەوە، هەموو ئاینەکان، هەر لە ئاینی مەسیحیەوە، لە ئاینی یەهودیەوە، لە ئاینی بوزیەوە، لە ئاینی زەردەشتیەوە، هەتا ئاینی ئیسلامیش هەر ئاینێکانە گریت ئاینە پاکە ئەسڵەکە ئەڵم نەک ئەوانێک کە ئینحرافی پێکراوە دەستکاری کراوە. هەر هەمویان دژی ئەم بەرنامەی هاوڕەگەزبازیان هەمویان بۆ چوونیان ئەوەیە کە هاوڕەگەزبازی دیاردەیەکە بۆ ناوبردنی کۆمەڵگا، بۆ شیرازەی خێزان تێکدان، بۆ ئەوەی کە نەسلی کۆمەڵگە نەمێنێت و جیلی دوای جیلەکانی تر بەرداوام نەبن لە ژیانە و ژیانی هاوسەرگیری نەمێنێ، ژیانی خێزانداری نەمێنێ، بووە بە دیاردەیەکی ناشرین ناو هەموو کۆمەڵگە جیهانیەکاندا. بەداخەوە کە ئێستا لە وڵاتانی ئەوروپی و غەربیەوە وردە ڕووی کردوتە وڵاتانی شەرقی ئەوسەتیش و هەڵبەت وڵاتی ئەمەش بە عێراقیش و هەرێمی کوردستانیشەوە بە دوورنیە لەم حاڵەتە. هاوڕەگەزخوازەکان چێن؟ هاوڕەگەزخوازەکان ئەو کەسانن کە ئایانەوێت کاری سێکسی لەگەڵ کەسی بەرامبەری خۆیانی هاوڕەگەزی خۆیان بکەن، واتە نێرێک لەگەڵ نێرێک یا مەیەک لەگەڵ مەیەک. ئەم هاوڕەگەزخوازانە زۆربەیان حاڵەتی حەزی نەفسی خۆی نییە، بەڵکو سەرمایه‌دارێک لە پشتێتی، کۆمپانیاک لە پشتێتی، یا ڕێکخراوێک لە پشتێتی، یا سیاسەتێکی نێودەوڵەتیە لە پشتێتی، یا سیاسەتی وڵاتەکەی خۆیەتی کە لە پشت ئەم هاوڕەگەزخوازانەوەن بۆ ئەوەی کە ئەو شیرازەی خێزانی کە هەیە ئێستا ناو کۆمەڵگا ئەوە نەمێنێ و بەداخەوە کە ئەژڵێم کە ئەبێتە هۆی تێکچوونی باری تەندروستی کۆمەڵگە و وردە وردە تەندروستی کۆمەڵگە بەرەو لە ناوچوونە چێت و ئەو خەڵکانە کە ئەبنە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیێکی زۆری نەخۆشیە سێکسیەکان. پلانی زۆر هەیە بۆ زیادبوونی هاوڕەگەزخوازی لە جیهاندا، وەکو لە پێشتر ئاماژەم پێە یەکێک لە پلانەکان پلانی سەرمایه‌داریە،
چکە ئەو کەسانە بزنس دەکەن بەم کارەوە کەناڵی سێکسیان هەیە یان ئەوە تا بۆ کۆمەڵێک کەسی تر لە ئەوانەی کە لە حەزی ئارەزووی ئافرەت تێر بوون بۆ ئەوەی کە بڕۆن بەدەم حەزی ئارۆزی ڕەگەزی بەرامبەری خۆیانەوە کۆمپانیەکان هەن ئەم کەسانە بەکارهێنن دروستیانەکەن لە کۆمەڵگەیە بۆ ئەوەی کە کاری سێکسیان پێ بکەن و کاری لەشفرۆشیان پێ بکەن. سیاسەتی نێودەوڵەتی یەکێکە لە هۆکارەکانی تر کە ئەبێت یاسای هاوڕەگەزبازی یان یاسای جێندەری لە وڵاتانە بچەسپێنرێت بەداخەوە کە ئێستا لە 30 وڵاتە تەنانەت باری هاوسەرگیریشان بۆ ئاسان کراوە نەک ئەوەی کە هاوڕەگەزخوازی بڵاوکرێتەوە باری هاوسەرگیریشان بۆ ئاسان کراوە کەواتە نێرێک لە نێرێک یامەیەک لە مێک مارە بکرێت بە ئاشکرا کە لە کەنیسەکانە ئەکرێت قانون ڕێگان پێ ئەیات ئەیان هەوێت ئەو وڵاتانش کە وڵاتێکی فەقیرن بۆ ئەوەی هاوڕەگەزبازی لە ناویانە بڵاو بێتەوە ئەبێت وڵاتەکان تەسلیم بە ئیرادەی خۆیانەکەن کە هەژاریانەکەن کە وایان لەکەن پێویستیان بە وڵاتە سەرمایه‌دارانە بێت ئەو وڵاتە سەرمایه‌دارانش زۆر جار بە هۆکارێک یارمەتی ئەم وڵاتە فەقیر و هەژارانایەن کە بتوانن یاسای جێندەری یا یاسای هاوڕەگەزبازی لە وڵاتەکانە بچەسپێنن. لە ساڵی چەندەوەی تر بووە بە دیاردەی باو ئەم هاوڕەگەزبازیە. هاوڕەگەزبازی ڕاستی لە دوای حەربی عالەمی یەکەمەوە پێشتر ئەگەر ئاماژەی پێ بەم هاوڕەگەزبازی لە قەومی لوتۆر هەبووە لە قەومەکانی پێش قەومی لوتشەوە هەبووە بەڵام تر لە قەومی لوتە لەناو ئەو منتیقەی کە منتیقەی لوت پێغەمبەر سەڵاو عەلەیهی وسەلەم تیاژیە ئەم قەومە کردیان بە یاسا ئینا لەو پێشش نێربازیەر هەبووە ئەم نێربازەکان بە کۆکاری سێکسیان کردووە بەڵام لە زمانەی قەومی لوتە کردیان بە یاسا بۆ خۆیان تەنانەت دوایان لێ هاتبوو کە هیچ ئارەزوو سێکسێکیان لەگەڵ ڕەگەزی جیاوازی خۆیانە نەمابوو تەنها ئەوە لەگەڵ ڕەگەزی بەرامبەر بووایە بەڵام دوای ئەوانیش قەوم بە قەوم ئەم هاوڕەگەزبازی هەر هەبووە بەڵام شتێکی شاراوە بووە شتێکی نامۆ بووە شتێک نەبووە لە کۆمەلگا بێ بە دیاردا بەڵام لە دوای حەربی عالەمی یەکەمەوە لە ساڵی پەنجاکانەوە لە وڵاتانی ئەمریکیا کاریان لەسەر کراوە هەتا ساڵی هەفتاکان بە نەخۆشی دەرونی پێناسە کراون بەڵام لە دوای ساڵی 1970ەوە کە زانیان ئەمە نەخۆشی دەرونی نییە کاریان بۆ ئەوە کرد کە چۆن بە یاسا ڕێگە بەم کەسانە بن کە هاوڕەگەزبازی خۆیان جێبەجێ بکەن هەتا لە ساڵی نەوەتەکانە لە نەوسەیە بوو لە وڵاتێکی وەکو ئەمریکایە یاسای تایبەتیان بۆ دەرکردوون بەداخەوە لە ساڵی 2015 بە دواوە وەکو باسمان کرد لە 30 وڵاتە تەنانەت یاسای مارەبڕینیشان بۆ جێبەجێ کراوە. هاوڕەگەزخوازی واتە بوونی ئاڕاستە حەز خولیا بۆ ئەنجامدانی کاری سێکسی لەگەڵ ڕەگەزی خۆیە یعنی تەنها لەمایە مەفهومەکە کورتە بێتەوە واتە تەنها حەز و ئارەزوەکەی جا هەندێک هەیە حەز و ئارەزوەکە تەنها هەڵچوونێکی مێشک و دەرونی خۆیەتی هەندێک جا ژێگاتە ئاڕاستەی ئەنجامدانەکەی واتە مەفهومەکە تەنها پێوەندی بە جنسەوە هەیە بە ئەنجامدانی سێکسەوە هەیە هیچ لایەنێکی تری وەکو ڕەفتار هەڵسوو کەوت گۆڕانکاری کەسی ناگرێتەوە ئەمە هاوڕەگەزخوازیە نێر لەگەڵ نێرەوێ ئەنجامی بە مێ لەگەڵ مێکاری سێکسی ئەنجام بە ئەمە هاوڕەگەزخوازیە بەداخەوە هەندێک تێکەڵکردنی تر هەیە لەگەڵ کۆمەڵی گرفتی ترە کە بەڕاستی ئێستا ئەمایان بە نەخۆشی دادرێت بۆ نمونە ئێمە هەندێک جۆری کەسمان هەیە هەرخوای گەورە بە دوو ڕەگەز دروستی کردوونەوەی لە کۆمەلگای کوردیە بەوشەی نێرەموک باسەکان دوو ڕەگەزن تێکەڵ ڕەگەزیان هەیە ئینتەرسێکسن ئەمان هەردوو ڕەگەزەکەی تیا دروست بوو هەر لە خەڵقی خۆی گەورە لە سکی دایکەکەیەتە دەرەوە مناڵە هەردوو ڕەگەزی تایە نێر و شومێ هەندێک جار ڕەگەزی نێر زاڵە بەسەری هەندێک جار مێ بەڵام کێشەکە لە دەرجیاکردنەوەکەیەتی لە ڕووکاری دەرەوە چونکە جیاکردنەوەمان بەگشتی مرۆڤ بە ڕوخساری دەرەوەی ئەندامەکانی زانزەی نێرین و مینەیە جیانەکەینەوە کە ئەمە نێریامەیە زۆر جار ئافرەتێک لە دایک بوو بەڵام کە ئەندامی زاوزەی مینی لە نێر چووە بۆیان زانیوە نێرە گەورە کراوە تەمەنێکی گەورە بووە هەر بە بە کوڕیان زانێت لە کاتێکە کە خۆی ئافرەتە کاتێککە گەورە بێ کە تو سەرسوڵی مانگانە ئەمە تێکەڵیەکی سیزیان بە هەندێک خاڵەت و خۆناغی ترا مەسەرەن کەشف بێ بۆ منە تووشی نەخۆشەکە بێ سۆنەری بۆ کرسیەکان لەم سکە هێلکەدان هەیە ڕەحم هەیە بەڵام لە دەروی جوان دروستنەوە بە پێچەوانەوە هەندێک جار نێرە ئەندامی زاوزەی نێرینی دەرەکی گونەکانی دانا بۆزێ بەڵام ئەندامی دەرەوەی لە مێچە بە مێ گەورە کراوە تاوەکو تەمەنەکەندێک ئێستا باشتر بۆ لە بەروی دایک باوەکان خێزانەکە مناڵێن نەخۆ نەخۆشخانەیە بێ ئەمەش
گرفتی ئەمان تێکچوونێکی جەسەدیە هیچ پەیوەندیش بە ڕەگەزخوازنەوەم کەسە گەورە بێ مەسەلەن نێر بێ بەڵام حەزی بە ڕەگەزی خۆی بێ مێ بێت وابزانین بەمێ گەورەکراوە ئەمە نابێت هاوڕەگەزخواست ئەمە نەخۆشیێکی جەستەیە. گرفتێکی ترمان هەیە کە ئێستا هەتا ئەمڕۆ بە نەخۆشی دانەوەش پێوترێم جندەر دیسفۆریا یان بێزاری لە ڕەگەز ئەمان جیاوازە لە هاوڕەگەزخوازی. ئەمان هەموو شتێکی حەزەکان ڕەگەزەکەی خۆی ڕەگەزێکی تربیانی خۆی بە ڕەگەزی پێچوانە سەیرەکە پیاوێکی پیاوانە کەسێکە هەموو شتێکی پیاوە لە ڕووی جسم پێکاتی جستەی لە ڕووی جنسی لە ڕووی هۆرمۆنات لە ڕووی دەمەکانی زازی نێنی دەرەشی و ناوەکی هەمووی پیاوە بەڵام ئەڵێ من لە ناخی خۆم بە ئافرەت دەبینم ئەمان حەزی نییە بووی لەگەڵ پیاوێکە کاری سەررجەیکە بەس حەز ئەکا ژن بێ ئەمە زۆر جیاوازە چییە ئەمە ناسنامەی خودی بۆ جنسی خۆی لە تێکچۆ ئەمان ناچێتە چوارچێی هاوڕەگەزخوازەوە ڕاستە کە تۆ کەسێک نێر بێ خۆی بە مێ بزانێ ئەڵە من ئافرەتم حەزەکە لەگەڵ نێرە کاری سەررجەی بکە بۆی وازین هاوڕەگەزخوازە بەڵام ئەمان هەستەکان تەنها لە هەستی سێکسیا کورد نابێت و بۆکو هاوڕەگەزخوازەکان بۆی بێ ئەم سێ مەفهومە لە یەک جیا بکرێت هاوڕەگەزخواز جیاواز لەوانەیە کە تێکچوونێکی جەسەدیان هەیە لەگەڵ ئەوانەی کە بێزاری لە ڕەگەزیان هەیە ئەم سیادە زۆر جیاوازن ڕاستە ئێستا مەسەلەن لە ڕووی ئەو گروپانەی کە کار لەسەر ئەم بوارە ئەکەن LGBT-ەکان هەمویان تێکەڵ کردو ئینتەرسێکسەکانی ترانس سێکشواڵەکە ئەوانەی کاڵین ڕەگەزی خۆیان مەسەلەن بەدڵنیە تێکەڵیان کردو بەڵام بەڕاستی ئەمانە جیاوازێکی زۆر لە بینیانە هەیە ئەمیان هەموو هەستەکانی بە مێزانێ بەس ئەویان نەخێن ئەوان حەز ئەکا لەگەڵ ڕەگەزی خۆیان کاری سەررجەی بکە سەبارەت بەوەی ئایا هاوڕەگەزخوازی نەخۆشیە یا نەخۆشی نییە ئەمە پرسیارەکە زۆر دووبارە بێتەوە چەند جارێک ئەنی لە زۆر کات و زۆر ساتە دووبارە کراوەتەوەوانێ لە ڕووی گرفتی خودی گرفتەکە خۆیەوە دە ئێستاە بەپی زانستی سەردەم ئەمە بە نەخۆشی داناندێ ئەکەواتە چییە باسیەکەین نەخۆشی نییە وەکو نەخۆشی هەژمار ناکرێت وەکو نەخۆشی سیر ناکرێت بگرە هەتاوەکو سەر نزیکی کۆتایەکانی هەفتاکانی سەدیر ڕابردوو لە کتێبە زانستی پزیشکەکانە بە نەخۆشی دانرا بەڵام لە ئێستاە لە کتێبە زانستەکانە بە نەخۆشی داناندرێ تەنانەت هزار تاوەکو 2001 تا 2000ش 2020 تا 2020 لە کتێبێکی زانستی کە WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی دەریەکە هێشتا بەشێک لەم جۆرانی هاوڕەگەزخوازن بە نەخۆشی دانرا کێسا ئاماژەی پێکەم چونکە ئەو پەیوەندی بە کللتوری ئێمە زۆر هەیە لە هۆکارەکانە یعنی بە نەخۆشی دانرا جۆرێکی لەمانەکەوانە کە بێزار بوون لەو ڕەفتار لە هۆڵس و کۆتی خۆیان کە ئەنجامێدن بە نەخۆشی ئەوەش ئێستا لابراوە لەو کتێبە زانستیەشە بۆیە بە نەخۆشی داناندرێ و بڕای ئێمەش ئەمە نەخۆشی نییە یعنی خودی ڕەفتارەکە چۆن مەسەلەن کەسێک کەچگەرا کێشێ من ناڵێن تۆ نەخۆشی بەڕاستی کەسێک کە مەسەلەن درۆوەکە پێی ناڵێن نەخۆشی مەگەر جۆرێکمان هەیە لە کەسێکی درۆزنەکە نەخۆشی هەیە کەسێک کە دزیەکە پێی ناڵێن نەخۆشی یعنی ئەمە کەسێ ڕەزی لە پیسکەیە پێی ناڵێن نەخۆشی ئەگەر ئەمانە بکەین بە نەخۆشی کاتەی تروای لێ دانی کتێبە زانستەکان فەرموو بکەین بە نەخۆشی لەبەرەوە نەخێر وەکو خودی خۆی بە نەخۆشی دانەدە ئەمە ڕەفتارێکی تاکی مرۆڤە بەشێک لە مرۆڤەکان ئەم جۆرە لە هەڵسوکۆت و هەڵوێستیان هەیە بۆ ئەوەی چێژی سێکسی وەربگرن هیچ کاتێک ئێمە بە نەخۆشی داناندین وەمە لەگەڵ مەفهومە ئاینەکە شایەکە گرێتەوەوانە کە نەخۆشی نییە بەڕاستی ئەمە وەکو بابەتی ئەوەی ئایا نەخۆشی یاخود نەخۆشی نەخێر بە نەخۆشی داناندرێت بەڵام یەک جیاکاری بچووکمان هەیە لە مەسەلەی نەخۆشی ئەوش کولتورە ئێمە لە زانستی پزیشکی دەرونیا کۆمەڵێک گرفتمان هەیە پێڵێن کەڵچەر باوند سیندرۆم ینی ئەو نەخۆشیانەی کە پەیوەندیان هەیە بە کولتورەوە یعنی هەندێک شتێ لە کۆمەلگای ئێمەیە بە نەخۆشی داناندرێت بەڵام لە کۆمەلگایشی ئەفریقی لە کۆمەلگایشی ئەوروپی بە نەخۆشی بە پێچەوانەشەوە چونکە جیاوازی کولتوری ڕۆڵی زۆر هەیە لە دیاریکردنی ئەوەی کە چی نەخۆشیە چی نەخۆشی نییە لای ئێمە لەبەرەوەی ئەم ڕەفتارێکی دژە بە کۆمەڵ دژە بە ئاین تەنانەت دژە بە یاسا وە کەسەکان زۆرینەی هەرە زۆریان کامانان کە ئەنهێنی ڕێژە و عەدەدیان وەربگرە ئەو ئێمە کە بە ئەزمموی کەسی خۆمان و ئامنی لە واقعە هەمویان بێزارن لەم هەڵوس و کەوتە ڕەفتاری خۆیان لە ڕووی یاسایی ئەوانێ تاوانبارێکی تاوان و تزێکی لە زەهرە توندەکان سێ کەسانێک کە کاری هاوڕەگەزخواز هاوڕەگەزبازیەکەن لەبەرەوە ئەمە دژە بە هەموو شتەکان ئێم کەسە لە ناخی خۆیان پیشە خواتەوانێ ناڕەحەتە بێ ئەگەری توشبوونی بە نەخۆشی خەمەوەکی بەدڵە ڕاوکێ بەخۆکوژی ئەمانە هیچ قسەی منێ ئەمانە قسەی زانستە هەموو ئەوانە لە هەموو کۆمەلگاکانی ترە لە کۆمەلگایەکی ئەوروپیا کە ئێستا تەنان لە بەشیشان ڕێگەدراوە هاوسەرگیری بکەن چ جایوە لە کۆمەلگایەکی کوردیە کەوتم یاساش دژێتی کۆمەلگاش دژێتی ئاینش دژی ئەمە لەبەر بەڵە زۆرینەی زۆریان ڕقیان لەم ڕەفتاری خۆیانە پێڵەن ینی لە ڕووی دەرونیوانێ ئەم ڕەفتاری خۆیان پێپەسەند نییە ڕقیان لێیە حەزیان لێی نییە بۆ ئەمان لەم کاتە ئێمە وە کەسەکە وەکو کەسێک سێرەکەین کە پێویستی بە هاوکاریان جا ئەگەر خەمۆکی و لە ڕاوکە و ترس و خۆکوژی هەبڵێن ئەمە نەخۆشیە چارەسەرێکن خودی ڕەفتار ڕۆڵسکۆتەکەشی کاری لەسەرەکەین چونکە کەسەکە پێی ناخۆشیانی ناکرێ
ئەمە جیازی کللتورە ناکرێت کەسێک بڵێ منەوێت چاک ببم وازی لێ بێن تۆ بڵێ کاکە نەخێر تۆ بێ بڕۆی هاوڕێگەز خوازی بکە ناوێت جگە لەوەی کە بەڕاستی ئەمە زۆر گرنگە ئێمە هاوڕێگەز خوازیت لە یەک ئاستاناوەسێ ئاستەکە تەنها پێکارە سێکسەکە بێ نەخێر. طبيعي هاوڕەگەزخوازی وەکو باسکردن ئیسلام باسی فعلی لیواڵی کردووە پیاوێک لەگەڵ پیاوێکە سێکس ئەنجامەدا خوای پەروەردگار باسی قەومی لووتەکە کە وازێن لە ئافرەتێ نابوو خەریکی نێربازی بوون. طبعا ئەم بابەتە فعلەکە لە دینی ئیسلامە بە هەموو جۆرە مەرفوزە، ینی کردنی ئەو کارە حرامە و یەکێکە لە تاوانە گەورەکان کەسێک ئەگەر گیرۆدەی بوو بێ ئەوە بەڕاستی بێ بە زووترین کات پێداچوونەوە بە خۆیان بکەوە بەڕاستی تەوبەی نەسوحیشی ئەوێ و زانایانیش زۆر باسی ئەوەیان کردووە کە لیوات حەدی لەسرە وەکو کۆمەڵێک لە تاوانەکانی تر چۆن دزی دەستی خاوەنەکەی ئەبردرێتەوە بە هەمان شێوە لیواتش حەدی لەسرە. بەڵام ئەمە بتر مشتومڕێکە لەوەیە وەکو ئەوەی کە لە قورئانە باز نەکراوە بە سەریحی هەندێک لە زانایان بۆ چوونی تریان هەیە سەربارەت بە حەدەکەی. بەڵام ئەوەی کە جێگیرە لە قورئانە باسی حرامی ئەو کارە کراوەوە باسی قێزەونی ئەو کارە کراوە و باسی ئەو کراوە کە لە سەردەمی حەزرەتی لووتە کە چەندین سەدە لە پێش پێغەمبەری خواوە بۆ عەلەیهی سەڵات وسەلام بۆ یەکەمین جار ئەو فعلە سەری هەڵداوە لەو قەومەیە. لە ڕووی تەندروستیەوە من ناتوانم قسەیشی لەسەر بکەم، ئەوە پزیشکە بەڕێزەکان زۆر ئاماژەیان پێداوە و کۆمەڵێک توێژینەوەی زۆر گرنگ هەیە لەو بارەیەوە. من خۆم چەندانێکیانم خوێندوێتەوە کە زیانی تەندروستی زۆری هەیە. ئەتر ئەو نەخۆشیانی کە بەربڵاوە بێتەوە بەشێکی زۆری هۆکارەکەی لەسەر ئەم فعلە بنیادەنرێ. بەڵام لە ڕووە کۆمەڵایەتیەکەوە کە ئەگەر تەماشای بکەین کۆمەڵگەیەک ئەگەر واز لە زەواجی شەرعی و ئافرەت بێنێ و خەریکی پیاو بێ جارێ یەکەمین زیان کە ئەو کۆمەڵگەیە بەری ئەکەوێ زیانی مرۆییە کە ئیتر ئینسانەکان بەرەو کەمبوونەوە و ئینقراز ئەڕۆن، چونکە بەڕاستی ئینسان بەچی زیادەکە بە تەزاوجی ژن و پیاو. ئەم ژن و پیاوە ئەگەر هەستێکیان بۆ یەک نەبێ و حەزیکی سێکسیان بۆ یەک نەبێ ڕایان کێشە بەرامبەر یەک ئەو کاتە تەزاوج ڕوو نادا، کە تەزاوج ڕووی نەدا ئینسانەکان زیاد ناکەن، کە زیادیان نەکەیتر ئینسان بەرەو نەمانە ڕوە. ینی کۆمەڵگەیەک پێوتێ کۆمەڵگەیەکی پیر لەوەیە 100 ساڵ ئەم کۆمەڵگەیە لە یەک جیلێکا بمێنێتەوە، جیلیان زیاد نەکە، کەمە بەڕاستی زیانێکی مرۆیی زۆر گەورەیە. ئەمە جگە لەوەی کە کۆمەڵێک زیانی نەفسی بەو ئینسانە ئەگەێنێ و ئەو ئینسانە دوورەکەوێتەوە لە کۆمەڵگەی ئەتیادی و بەشەری خۆی، کۆمەڵێ زیانی دەرونی بەو ئینسانە ئەگەێنێ کە پێشتر تووشی نەبووە بەو فعلە تووشی ئەبێ. بەڕاستی ئەم دیاردەیە ناتوانین ناوی بنین نەخۆشی و ناشتوانین ناوی بنین شتێکی طبیعی، چکە گە بڵی نەخۆشی ئەبێ دەرمانێکی هەبێ. بە بڕوای من جارێک نەبووەتە نەخۆشی، چونکە کۆمەڵێ ینی کۆمەڵێ لقی لێ ئەبێتەوە ئەم بابەتە کە ئێستا حەزەکەم ئاماژەی پێ بدەم، بە بڕوای من جارێک چارەسەرەکەی نەدۆزراوەتەوە. لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر بڵێ ئەم دیاردەیە کەم و زۆری بووە، بەڵام بوونی هەبووە، بەڵێ بوونی هەبوو حتا لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناتوانین بڵین ڕێژەکە لە 100% بووە، لە هەموو کۆمەڵگەیەکا بوونی هەبووە، کۆمەڵگەی مسلمان و غیرە مسلمانیش. بەڵام لە مجتەمەعێکەوە بۆ مجتەمەعێکی تر بەڕاستی زۆری و کەمێکەی حەسەب تەقوا و حەسەب پابەندبوون بە دین و ئیتر کۆمەڵێ قیودی بڵین کۆمەڵایەتی و کولتوری هەیە، ئەوە وای کردووە ئیتر زیاد و کەمی بەخۆیەوە ببینێ لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر. ئەو قسەیە
وەکو ئیمامی عەلی ئەڵێ ئەفەرمێ کەلیمەت حەق یوراد بها باطل. حەزی سێکس بەڵێ خی گەورە بە هەموو مرۆڤێکی داوە، بەڵام بەرامبەر چێ؟ بەرامبەر ڕەگەزی بەرامبەر نەک ڕەگەزی خۆی. ئەو حەزەی کە ئەو کوڕە ئەو گەنجە ئەو پیاوە بەرامبەر پیاوێکی تر هەیەی حەزی سێکسەکەیە، بەڵام لە مەحەلی خراپە بەکارهێنراوە. ئەجیناگە بڵێ حەزی نێربازبوون خی پەروەردگار بەم ئینسانی داوە نەخێر، ئەوە تێکچوونی فیتڕەتە. ئێستا من ئەگەر نمونەیەک باس بکەم بۆ نمونە حەزی پیاو کوشتن خی پەروەردگار بە هیچ کەسێکی نەداوە، بەڵام ئەوە حەزی بۆ نمونە دیفاع لە خۆیە وا ئەکا ئەو ئینسانی بەرامبەر بکوژێ بۆ نمونە. ئەم دیفاع لە خۆکردنە یان ئەم وەگەڵێ جیهادکردنە بۆ نمونە لە بابەتێکی وەک پیاوکوشتنی ناحەق بەکارەهێنرێ، بەڵام ئەو بەرامبەر بڵێ خی پەروەردگار ئاوای دروست کردووە یان خی پەروەردگار ئەو حەزەی بۆ دروست کردووە. خۆی لە ئەسڵا حەزەکە بوونی هەیە، هەموو ئینسانێک غەریزەی جنسی هەیە، بەڵام ئەو غەریزەیە لە کوێیە بەکارهێنی؟ بەکارهێنانەکەی لە شوێنی هەڵەیە خی پەروەردگار بە ئێمەی نەداوە. ئەوە تێکچوونی فیتڕەتە. بۆی هەت کاتێک حەزێک لە شوێنێکی خراپە بەکار بهێنرێ، سەباسی کوشتنم کرد، کوشتن خی پەروەردگار دایناوە. تۆ ئەگەر بێت و کەسێک بێت بۆ کوشتنت تۆ نەیکوژی بڵێ وڵا حەزی کوشتنم نییە، ئەوە خەلەلەکە لە توێیایە، بۆ ئەبێت مراجعەی خۆت بکەیتەوە. چونکە لەو کاتەیە بەبێ ئەوەی خۆت بتەوێ خی پەروەردگار ئەو حەزەی بۆ دروست کردووە بێ بەرامبەرەکەت بکوژی، چونکە ئەگەر نەیکوژی ئەتکوژێ. بەڵام تۆ ئەگەر ئەو کوشتنە ئەو حەزە بە ناحەق بەکاربێنی، ئەوە پێم وایە نابێ ئەو زوڵمە بخینە پاڵخوای پەروەردگار. من گەنجێکی تەمەن 20 ساڵانم، دانیشتووی یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستانم، خاوەنی بڕوانامەی دیبلۆمم، دەرچووی پەیمانگە و بەداخۆ توژبێکی ئەم خوا خراپەم کە ئێستا زۆر بەربڵاوە لە نێو کۆمەڵگادا. سەرەتای توژبوونم بۆ ئەو کاتە دەگەڕێتەوە کاتێک لەگەڵ هاوڕێیەکم چوین بۆ ماڵی ئەوان، قەدەرەن شێوەکەوا ڕێکەوت کە ئەوان کەسیان لە ماڵەوە نەبوو، من و ئەو تەنها بووین. بە دیار فیلمەوە دانیشتبووین سەیری فیلمان دەکرد. لە نێو فیلمەکە هەندێک حاڵەتی سێکسی تێدا بوو، هەندێک گرتەی سێکسی تێدا بوو. ئیدی لەو کاتەدا هاوڕێکەم دەست درێژی کردمە سەر و لەو کاتەوە سەرەتای سەرهەڵدانی ئەو خۆخراپە بوو لە من. دوای ئەو ماوەیە هاوڕێکەم سەفەری کرد چوو بۆ ئەوروپا، من بە تەنها مامە و بۆکو توژبێکی ئەو حاڵەتە زۆر خراپ بوو بۆ من و تووشی چەندان گروپی تکەی هاوشێوە بووم کە ئەوانیش هاوشێوەی من تووشی ئەو خۆخراپە بووبوون. دوای ئەوە لەگەڵ ئەو گروپانە بەشداری چەند چۆن بڵێ سمینار و شتێک کرد کە لەلایەن چەند ڕێکخراوێکەوە ڕێک دەخران کە زیاتر چۆن بڵێ هانی ئێمەیان دەدا وەوایە لەمە دەکرد کە شتەکەمان لە ئاسایی بێ و سەرەتا ژوا بوو لێ من کە شتەکە زۆر ئاسایی و نۆرماڵ بوو. دوای ئەوە کە ماوەیەک بەردەوام بووم لەسەر ئەم خۆخراپە، هەستم بە کەم و کوڕی دەکرد لە خۆم، هەستم دەکرد کە لە نێو کۆمەلگا کەسێکی شازم، هەستم دەکرد کە من زۆر لاوازم لە چاو کەسانی تر هاوتەمەنی خۆم هاوڕێکانم. دوای ئەوەی کە من هەستم بە لاوازیەکی زۆر دەکرد بە تایبەت لە نێو هاوڕێکانم و هەستم بە نەقسێکی زۆر دەکرد، ینی خۆم بە بچووک بە بەرچاو دەهات لە نێو کۆمەلگا، لە نێو هاوڕێکانم، لە نێو خەڵکی، لە نێو خزم و دۆستانم. بڕیارمدا کە واز لەو خۆ خراپە بێنم کە زۆر ئەستەم بوو بۆ من. دوای 7 ساڵ بەردەوامی لەو خۆ خراپە بڕیاری وازهێنان زۆر ئەستەم بوو بۆ من، بەڵام بە هاوکاری هاوڕێ باشەکانم و هاندانی نەفسی خۆم بۆ ئەوەی ئیتر واز لەو خۆ خراپە بێنم توانیم دوای ئەو ماوە دوور درێژە کە لەسەری بەردەوام بوو وازی لێ بهێنم و چیدی نەگەڕێمەوە بۆ سەر ئەو خۆ خراپە. و ئامۆژگاری من لێرە
بۆ دایک و باوکان ئەوەیە کە ئاگداری منداڵەکانیان بن و ئاگداری منداڵەکانیان بە شێوەیە کە بزانن چێ هاوڕێیتیان و چێ پەروەردەی منداڵەکانیان دەکات چێ لە نزیکەوە هاوکاری هاوڕێکانیان هاوکاری ئەو کەسە دەکاتن بە تایبەت لەو سەردەمەی ئێستا دەکا ئەم خۆخراپە بە هەموو شێوەیەک دەیەوێت بێتە نێو خێزانەکانمان نزیک بێتەوە لە کەسەکانمان ئیدی چەند ئاگداری منداڵەکانمان بین چەند لیان و نزیک بین ئەوە هێشتان کەمە ئامۆژگاریم بۆ ئەو کەسانێک کە تووشی ئەو خۆخراپە بوون و بۆ هاوڕێکان هاوڕێکۆنەکانم زۆر ئاسانە بۆ ئەوەی خۆت لەو خۆخراپە بە دوور بگری بۆ بە یەکجاری وازی لێبینی تەنها ئیرادەیەکی بەهێزت هەبێ وتوانی بەسەر نەفسی خۆتدا زاڵبی ئیدی ئەوەی تر خوای گەورە بۆتی ئاسان دەکاتن و هیوادارم هەموو کەس ئاگداری پەروەردەکردنی منداڵەکانی بێ هیوادارم ئەوەی تووشی ئەو خۆخراپە بووە بە زووترین کات بەسەر نفسی خۆی دازاڵ بێت و بگەڕێتەوە لای خوای گەورە. لە کوردستان ناتانینەوە بڵێن چکە داتا ئامارێکی پشڕاستکراوە نیە لەسەرەوەی کە 20 سەلمێنێکە ئەو هاوڕە گەزبازان لە هەرێمی کوردستان ژمارەیان چەندە لێرە لەوەیان دەگڕێخراوی نەدەوڵەتی قسە لەسەرەوە دەکەم بە تایبەت لە وەرکشەوپانەی کە لە ژوورە تاریکەکان بۆ بەشێک لە چالاکوانان ڕۆژنامە نووسان دەیکەنەوە لەوێ باز لە ئامارێک دەکەن دەڵێن وەزارەتی ئەوقاف ئامارێکی بەمەداوە 10,000 کەس کێشەی هاوڕە گەزبازی هەرێمی کوردستان هەیە داوای فتوای کردووە بەڵام ئەو ئامارە پێم وایە بۆ ئەوەیە کە ڕۆژنامە نووسان و کەناڵەکانی ڕاگەاندن پاڵ پێوە بنێن ئەو بابەتانە لە کەناڵەکانیان بکەنەوە و هەوڵ بدەن باسی هاوڕە گەزبازی لای خەڵک ئاسایی بکەنەوە وەکو بابەتەشی ئاسایی چۆن کچێک و کوڕە یەکتریان دەوێت ئاوا کوڕێک و کوڕە یەکتریان بووێت وەکو ئاسایی لە کەناڵەکان باز بکرێت. کاک ئەمران لە دوای ساڵی 2014 و مەسەلەی قەیرانی دارایی و شەڕی داعش دۆخێک بۆ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە هەرێمی کوردستان هاتە ئاراوەویش ئەوە بوو کە حکوومەت پاڵپشتی دارایی ڕێکخراوەکانی بڕی لە ڕێگای فەرمانگە ڕێکخراوەکانەوە هیچ پاڵپشتێکی دارایی ڕێکخراوەکانی نەدەکرد ڕێکخراوە NGOەکانی مەحەلی ئەوە بوو ئەو ڕێکخراوانە بە دوای ئەوە گەڕان کە لە ڕێگای ڕێکخراونە دەوڵەتەکانەوە فەند پیاکەن و ڕێکخراونە دەوڵەتەکان پشتگیری داراییان بکەن بۆی کار پرۆژەکانی خۆیان جێبەجێ بکەن ئەوە یەکێک لەو هەنگاوانەیە کە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی خزاونە ناوی کە هەندێکیان بێگومان بە ئامانج کار لەسەر پرۆژانە دەکەن و ئێستا کاگەمڕاندەمەی بە دەقیقەوە پێ بڵێم ڕێکخراونە دەوڵەتیەکان تەنانەت ڕێکخراوە NGOەکانی هەرێمی کوردستانی ئاگادار کردێتەوە ئەگەر بابەتەکانیان پەیوەستە بە بابەتی جێندەری کە جێندەریش بێگومان دەستەواژەکە کە لە پشتیەوە مەسەلەی هاوڕە گەزبازی هەیە ئەگەر پرۆژەکانیان لەو بارەیەوە پێشکەش بە ڕێکخراونە دەوڵەتەکان دەکەن داوای فەند و پارە دەکەن بەوەی وەرکشۆپ سیمینار ئەنجام بدەن ڕێکخراونە دەوڵەتەکان ئامادەن پشتگیریان بکەنەوە بە $10,000 بۆ تەرخان دەکەن ئەوەی کە ئێستا هەیە بە تایبەت زۆر ئیش لەسەرەوە دەکرێت پێشتر ئێمە سەرەتایی ئەو چەمکە بەوە دەستی پێکرد لە هەرێمی کوردستان باسی جێندەر کرا جێندەر سەرەتا وێنایەکی وایەندایە کە خەڵک وا تێبگا ئەگەر لە فەرمانگەیەک پیاوێک هەبوو دەبێت ئافرەتێکی شەبێ یعنی یەکسانکردنی ئافرەت و پیاو لە شوێنەکانی کار و لە مەسەلەی بڕیاردان و ئەمانە دواتر ئێستا ئەوەی کە دەستی پێکردووە جێندەر تەنیا دروشمێکە لە پشتەوەی مەسەلەی هاوڕە گەزبازی هەیە ئێستا چەندی ڕێکخراونە دەوڵەتی لە هەرێمی کوردستان خول دەکەنەوە و ڕۆژنامە نووسان چالاکوانان بەشداری پێ دەکەن و لە تەنانەت کاتێکە بەشداری خولەکە دەکەی لە بەرامبەر بەشداریکردندا بڕەپارەی چیت پێ دەدرێت بۆی هاان بدە لە خولە بەشدار بی و زۆر ور دەبنەوە لە هەڵبژاردننی چەمک و کۆدەکان چۆن تۆوەکو ڕۆژنامە نووسێک لە هەواڵ نووسینێک مەسەلەی هاوڕە گەزبازی چۆن باز دەکەی پێ دوایە تاوانە یان پێ دوایە شتێکی ئاساییە و ئەوان سەرەتا کار لەسەر بیر و هۆش و مێشکرد دەکەن بزانن تۆ پێ دوایە کە ئەمە تاوانە تاکێکی مسلمان دواترەوە بۆشی دەکەنەوە دەڵێن ئەوە چەمکێکی مەدەنیە و وەک چۆن کوڕێک و کچەک یەکتری دەبێت تۆ پێ دوابێ وەکو ڕۆژنامە نووسەک نابی بخزێنە و باگراوندە ئاینەکە و دەبێت لە کەناڵەکە دوا باسیکەی کە ئەمە ئاساییە ینی لەسەر لە ئاسی هەموو دنیا مەسلەی ڕەگەز نەبووتە مشکلە لەوەی کە دوو کەس یەکتریان بووێ لەوە دەست پێ دەکەن وجا ڕووداوە جیهانیەکان دێن هەڵدەبژێرن دێن بە مەحەلی دەکەن دەیخزێنە ناوناوە خۆ بوون لە عێراق کەسێک عێراقی جێهێشتە لەبەرەوەی هاوڕە گەزباز بووە تۆ لە کەناڵەکەی خۆت چۆن باسیەوە هەواڵە دەکەی پێدوانی ئەو کەسە قوربانیە کە لێرە ڕای کردووە نەدەبووایە ئاسایی قبول بکرێن ناو کۆمەلگادا ئەوە هاوڕە گەزبازی و کێشەکەی چییە
بەو شێوازە دەست پێ دەکەن و بە تایبەت کاک عیمران دەمێ ئاماژە بۆ بکەم کە بێکاری لە هەرێمی کوردستان هۆکارێکی هەر سەرەکیە کە وا دەکە ژمارێکی زۆر لە گەنجان بەشداری ئەو خولانە بکەن کە ڕێکخراونە دەوڵەتیەکان دەکەنەوە بە پاڵپشتی ڕێکخراوە محەلیەکان کە دێن ئەو گەنجانەی کە بێگومان بڕە پارەچیان پێدەدەن بۆ ئاماژەم پێدا ئەو گەنجەی کە بێکارەوە خولیایەکی هەیە بۆ نمونە بخزێتە ناو بوارێک لە بوارەکانی کاری NGO یان بواری ڕۆژنامەنووسی دێ خولەکە وەرەزانی خولێکە بەوەی فێر پیشە ڕۆژنامەنووسی بکە بەڵام کارێک دەچێتە ناو خولەکە بەشداری چەند خولێک چشم کردووە هەروە دەرچووە ینی سەرەتا وا پێناسە کراوە خولی جێندەرە بەڵام دواتر پاڵپشتی بۆ منە قونسڵخانەی ئەمریکا لەگەڵدا بووە یانی شتی ئەوروپای لەگەڵدا بووە دوجار ئەو بابەتانیشی کراوەوە هەمووی باسی هاوڕەگەز بازی بوو ئامارێکای من خوێندێتمەوە باز لە ژمارەی هاوڕەگەز بازان دەکە لە سەر ئاستی جیهان ڕێژەکە 2 تا 10% ینی بەو شێوازە فراوانە نییە کە ئێستا لە هەرێمی کوردستان زۆریشی لەسەر دەکرێت کە ئەنەما کێشەی هەرە گەورەی کۆمەڵایەتی و تێکچوونی زۆری کۆمەڵایەتی و هەموو جیهان پێوە سەرقاڵە نەخێت ئەوەی کە هەیە بەشێکی زۆر کەمی جیهان لە خزانەتە ناو بابەتەوە بەشێک لە پزیشکان تەنانەت بێجگە لە دیوە ئاینەکەی کە ئاینی ئیسلام قەدەغی کردو و ئاینی مەسیحی و کاسۆلیکیش ئەمانە لای ئەوانیش تاوانە بە هەمان شێوە مەسەلەی هاوڕەگەز بازی ڕێژەکە زۆر کەمە دەگاتە نزیکەی 10%. بەڵام ئەوەی کە هەیە خۆی هۆکار هەر سەرچێکە ئەوەیە دایانەوێت خێزان دروست نەبێ لەناو کۆمەلگای کوردیدا خێزان دروست نەبێ ئیش لەسەرەوە بکەن کە کۆمەلگای کوردی شیرازەی تێک بچێ و پەرتەوازە بێ و بێگومان پرۆسی هاوسەرگیری پێگنێ ئەوانە هەموو هۆکارێکن و پاڵنەرن بۆ ئەوەی کە مەسەلەی هاوڕەگەز بازی لە بەرامبەرەوەی کە گەنج هاوسەرگیری ناکە پرۆسی هاوسەرگیری پێک نایێنێ دیوێشتر دروست دەکەن کە ئەویشیان مەسەلەی هاوڕەگەز بازی کەلات ئاسایی بێ هەتا تەنانەت هێچە لە وڵاتانی کە ئێستا کێشەی هەیە لەوڕۆوە بۆ باز لە خێزانێکی کەنەدی بکەین برادێک باسی کرد لەوێ دەڵێ لە کەنەدا بۆ منە کە کوڕ دەگاتە تەمەنی 18 ساڵی و کەس دەگاتە تەمەنی 18 ساڵی ینی دۆخێک دروست بوو ئەگەر کوڕەکە کچێکی خۆش بێ خێزانەکە ئاهەنگ دەجێڕن زۆر پێیان خۆشە کە کوڕەکییان کوڕەی خۆش نەویستووە ینی لە ئەوانش قەیرانە کێشەش گەلە گەورەیە ینی پێیان تاوانە یان پێیان بڵێن شتێکی نامەقبولە کە کوڕێک لەگە کوڕێکدا پەیوەندیە بێ یان کچێک لەگە کچێکا پەیوەندیە بێ ئەو کێشەیە ئەوروپاش پێ دەناڵێنی تەنانەت وڵاتانی زلهێزی وەک ئەمریکا ئەوانە هەموو پێوە دەناڵێنن کە کێشەکە بەڵام ڕوبەڕۆی ئەمری واقعیک بوونەتەوە کە ناچارن هەندێک زادانی پێدا بنێنەوە پێیان وابێ کە پرۆسە هاوسەرگیریە لە هەندێک وڵات بە قانونیش ڕێگای پێدراوە کە ئاساییە دەکرێت ئەوش بۆ ئەوەی کە ئەو چینە لە خۆیان تووڕە نەکەن وە سەرگەردانیان نەکەن. لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بەداخەوە لە ساڵی 51 بۆ 52 ئەم دیاردەیە زەق بووە کە لە سەرەتاوە بە نەخۆشی دەرونی پێناسایان کرد هەتا کۆتایی ساڵی 73 وردە وردە دوای ئەوە کە زانیان نەخۆشیی دەرونی نییە وایان لێکرد کە ڕێگایان پێبن هاوڕەگەزبازی ممارەسەی قانونی یاسایی خۆیان بکەن. شوێنی کۆبوونەوەی هاوڕەگەزبازەکان لە جیهاندا وەک گوتمان یا سەرمایه‌دارێکە پشتگیریانەکات یا کەناڵێکە پشتگیریانەکە یان ئێستا ڕێکخراوە NGOکانە ڕێکخراوە ناحکومیەکانە پشتگیریانەکەن. بەداخەوە لە وڵاتانی ئێمەشا خەریکە ڕێکخراو هەیە کار بۆ ئەوواکە کە چۆن ئەم هاوڕەگەزبازانە بڵاو کۆبکاتەوە و ڕێنماییان پێبات و تەنانەت کاتی تریش لە شوێنی کە کۆیان بکاتەوە ئێمە ناتوانین شوێنەکانیان ئاماژە پێبین بۆی نەبێتە مەسلەیەکی تەرویست پێدان ڕاواز پێدان بۆ ئەو کارە ئینە بەڵێ شوێنی تایبەت بە خۆیانیان هەیە کە کۆ ئەبنەوە و تەنانەت کاری بزنسیشیان پێوەکەن خەڵکانێک هەیە کە ئەم هاوڕەگەزبازانە ئەفرۆشن بە ڕەگەزی بەرامبەر بۆ تێکردنی حەزە ئارۆزۆکانیان بەداخەوە کاڵێن هاوڕەگەزبازی ئەو کەسانەی کە وەکو هاوڕەگەزباز پێناسە کراون خۆیان لەش فرۆشن نەک لەشکڕن یعنی تەنانەت ئەو کەسانی کە ببوورە ئەگەر پەیفەکەم گونجاو نەبێت کە لە کوردەواری خۆمانە پیانەوت نێرباس یان ئەوانی کە پیانەوتن نێرەمووک کەواتە دوو حەزی جنسی هەیە یا ئەوە تا هۆرمۆنەکانی تێک چووە سنگومەمکی بەرزە بەڵام ئەندامی زاوزەی نێرینەی هەیە
ئەم کەسانە خۆیان زۆر کەم کاری سێکسی لەگەڵ هاوڕەگەزی خۆیان ناکەن بەڵکو ئەبنە قوربانی و ئەفرۆشێن بە خەڵکانی تر کە کاری سێکسی لەگەڵ نێرەکان ناکات. ئەم کەسانی کە تووشی ئەم خوانە ئەبن وەکو لە ئەوڵەوە ئاماژەم پێ یاوەتا ڕێکخراوە یاوەتا سەرمایهدارەکانە یاوەتا کەناڵەکانی سوۆسیال میدیایە کەناڵی تەلەڤیزیۆنەکانە یا وڵاتانی سەرمایهدارن کە ئەیانەوێت ئەم خۆناشینە بڵاو بکەنەوە بەپی یاسا خولیان بۆ ئەکەنەوە ڕێنماییان پێئەدەن کە چۆن ئەم کەسانە بەرەو هاوڕەگەزبازی بەرن دووریان بخەنەوە لە کاری سێکسی شەرعی و قانونیەکە. ئەم خۆ چۆن بنبڕ دەکرێت ئەم خۆ بنبڕکردنی ئاسانە یەکەم بە پەروەردەکردنی تاک ئەبێ ئەو کەسە لە مناڵیەوە پەروەردەی بکەیت کە تێکەڵ بەو کەسانە نەبێت کە خەریکی هاوڕەگەزبازین کەناڵەکانی کە لە ڕێی ئەنتەرنێتەوە ئەیان بینێت هەوڵ بدەیت لە ڕێی مناڵیەوە سەیترێ بکەیت بەسەریا ئەو مناڵە ڕوونەکاتەوە کەناڵانە کەناڵی تەلەڤیزیۆنیەکان بەداخەوە کە ئێستا کەناڵ هەیە زۆر بە ئاشکرایی کە هیچ پەردەیەکی شەرم و حەیا لە بینی کەناڵەکە و کۆمەڵگەیان نەماوە زۆر بە ئاشکرا باسی هاوڕەگەزبازیەکە یا بە ئاماژە بە کاری سێکسیەکات یا ئاماژە بە ئەندامەکانی زاوزەی پیا و ئافرە دەکات بۆ ئەوەی کە ئەم شتە ئاسان بێتەوە و ببێتە شتێکی زۆر سادە ناو کۆمەڵگەیە. ڕێگەیەکی تر بۆ بنبڕکردنیان پەیڕەوکردنی ئاینە. من لێرە ڕاستە وەکو مسلمانێکە قساکەم بەڵام هەموو ئاینەکان هەر ئاینێک بە ساخی بە پاکی خۆی بگریت لە ئاینی یەهودی بوزی زەردەشتی تەنانەت لە ئاینی مەسیحی ئەوانە ئەگەر ئاینە ئەسڵێکە بگریت هیچیان لەگەڵ هاوڕەگەزبازیان نین. هەر کەس پەیوەست بێ بە ئاینی تایبەتی خۆی و ئاینە سەماویەکە بێت هیچ ئاینێک نیە ڕێگەی یا بێت بە ئەوەی کە کاری هاوڕەگەزبازی جێبەجێ بکرێت بۆیە پێویستە کەسەکان پەیوەست بن بە ئاین تایبەتی خۆیەوە. خاڵێکی تر دوورکەوتنەوە لەو ڕێکخراوانەی کە بە ناوی مافی مرۆڤ و مافی ژنان و مافی ئەوەی کە ئەبێتتر کۆمەڵگەیەک بێت لە پیاو سالاری دەرچێت ئەبێ ئێمەش ببین بەوەی کەیتر ئەبێ ئافرەت سەردار و سالاری ناو کۆمەڵگە بێت ئێمە ناڵێن ئافرەت کەمترە لە پیاوچکە لە دینی ئیسلامە هەردووکیان بە هاوبەش هاتوون هەردووکیان هەم ئافرەت هەم پیا و شەریکی ژیانن یاسا و ڕێسای تایبەت بە خۆیانیان هەیە بەڵام با نەکەوینە داوی ئەو ڕێکخراوانەی کە ئاماژە بە هاوڕەگەزبازیەکەن بەداخەوە ڕێکخراو هەیە لەم کوردستانی ئێمەیە چەند ساڵێ لەمە و پێش بە ناوی چالاکی مەدەنی و چالاکی گەشە پێدانی مرۆیی ئۆمانەوە ئەکەوتە ناو کۆمەڵگەوە بۆ ئەوەی کە تەنانە خۆیان بناسێنن بەڵام دوای دەرکەوت کە ڕێکخراوێکن پشگیری هاوڕەگەزبازانەکەن. ئەوەی لە کوردستانە هەیە زۆرینەی هەرە زۆری بەس هەستە لە ئاستی هەستکردنایە هەڵچوونە عاتیفی هەستی بۆ جوڵە بۆ کەسەکە کەمینەی هەرە کەمی بۆ تەناسنامەکەوەتانە کە ئێستا بەڕاستی بینی لە میدیاکانەوە ئەوە زۆر دەگمەنەوەی کە لە میدیا هەڵەستێتەوەڵێ من هاوڕەگەزباز و شانازیەکەم پێڵێن ناسنامە یعنی زۆر بە دەگمەن ئەمە کەسێکمان هەیە لە کوردستانە بە شانازی بکە بۆی هاوڕەگەزخوازە جا ئەگەر بیشی شارێتەوە هەر ناتوانێت چونکە من ئەوی ئەزمونمان هەیە ئەوەی کەی بینی لە کۆمەڵگای دێنە لای ئێمە هەمویان شەرمەکەن باوەڕ بکەیانی جاری وایە کە زەنام گەنجی جوانێتە لای ئێمە ئەوە ئەلەرزیێ هەرەقەکاتەوە ئەگری لە بەرچاو ماڵ من خەڵکە تێگەچم حەزم لێتی نایکەم ئەمە پێویستی بە هاوکاری ئێمە چی لێ بکەین ئەی ناکرێت دەستی بەڕڵاکە بڵێ کاکە جەناب دەتوانێت بچی بخۆ ئێمە دژی هەموو شتێکێتی لە دین لە کۆمەڵگە لە یاسا دەریەکە لەبەر ئەلێرەیە ئێمە ئەبێ هاوکاریکەین جا بە ناوی ئەنین نەخۆشی ناوی ئەنین نەخۆشی نیە نەخێت بێناڵێن نەخۆشی بە خودی خۆی بەس پێڵێ ئەم کەسە ئەم تاکە پێویستی بە هاوکارە پێویستەکە ئەمە دەستی بگرین ڕزگاریکەین لەو ئەزمێ لەو ناخۆشیە کە تێکەوتووە سەبارەت بۆی کە ئایا بۆچی کەسێک تاکێک گەنجێک کوڕێک کچێک هاوڕەگەزخوازە بچی ئەو هەستەی بۆ دروستە بێ لە ڕاستە ئێمە ناتوانین ئەم هۆکارەکەی بژێنەوە بۆ تاکە هۆکارێک بڵێن لەبەر ئەوەی بۆ نوێسە هەندێک توێژینەوە ئەمەشە بەوە کە ئەگەر کوڕێک مەسەلەن خوشکی زۆر بێ ئەگەر هەیە تووشی مەسەلەن هاوڕەگەزخوازی ببێ ئەمە توێژینەوە ئەمە بەحقیقەتێکی زانستی 100% نییە یا مەسەلەن ئەگەر فلان ئەوەندەش کۆتاژ مناڵی خێزانەکە بێ ئەمانە کۆمەڵی خاڵن هەر توێژینەوە ئاماژە بە خاڵێکەکە بەڵام ئەمە نەبووتە پێڵن evidence based science ئێمە بنەمای زانستی 100% نییە بڵێن ئەمە 1 2 3 4 5 6 7 هەندێکی تر ئاماژە بەواکەن کە جینە و بۆ ماوەیە هیچ
توێژینەوەیەکی زانستی 100% نایسەلمێنێ کە بڵێ ئەو کەسی هاوڕەگەسخوازە ئەمە لەبەر هاوڕەگەسخوازە کە لەبەرەوەی لە بۆماوە لە جینەکانی کاتی خۆی مەسەن یاساش تا ڕادەکەن دێکەسی بانگەشێوە کە پێی وایە هاوڕەگەسخوازی پەیوەندی بە بۆماوەوە هەیە و پێڵێن جینی هاوڕەگەسخوازی ئێمە شتێکی وامە لە لای زانستیەوە نییە بەڵێ هەموو خوڕەوە شتێکی مرۆڤ پەیوەندی بە بۆماوە هەیە ئەگەر واز لە هاوڕەگەسخوازی بێنین بڵێن هاوڕەگەسخوازی لەبەری پەیوەندی بە بۆماوە هەیە وازی لێ بێنە ژیانی ئاسایی خۆی کە هیچ کێشەیەکی نەبوو کۆمەڵگاکان پێویست ناکە خۆ باشە ئێمە جینمان هەیە بۆ توندوتیژی ئێمرۆڤێک کەسێک گەکوژەیە گەلێک کۆڵنەوەی لەسەر بکەی بەشێکی لە هۆکارەکانی هۆکارە کۆمەڵایەتی خێزانەکەنە بەشێکی بۆ ماوەیە ینی بەڕاستی لە حقیقەت ئەمە زانستە بە قسەی من نییە بۆ ڕەزیلی بۆ پیسکەی بۆ دزی ینی هەمووانە دەرکەوتە هەمووی بنەمایەکی بیولۆجی هەیە لە ڕووی جینەوە بەس ئاکرێمانە بڵێن لەم تاوانانە هەمووی خۆشە بین لەبەرەوەی چونکە ئەمە بەڕاستی لە بۆ ماوە هەن نەخێر بۆ ماوە بەشێکی کەمە بۆیە ئەم پێڵەن بۆ هاوڕەگەسخوازی هۆکارە فاکتەرە چوار دەورەکان هەمووی هۆکارە کۆمەڵایەتی خێزانی ژینگەی سیاسی ئابووری هەمووی بەیەکەوانی شێلدراوە تێکەڵ بووە بەشێکی لە بۆ ماوەی تایە کە لەوە ناچێت بڵێن بگاتە بەشێک وەکو ئەوان کاریگەر بەڵام تایەتی هەموو ئەمانە بەیەکەوانە کار لێگەکەن مرۆڤێک دروستەکەن کە هەست و حەزی هاوڕەگەسخوازی هەیە ئەگەرم هەستە لە مناڵی لە بچووکی وردە و دەکاری لەسەرکرا گەشەی پێدرا وەکو ئێستا کە بانگەشەی بۆکر و خەڵکی بۆ هانەدرێ طبعا ئەمە زیاتر تێها گەشاکە و گەورە ئەبێ ئەگەریش کاری بۆکرا وردە و دەکەم بکرێتەوە ڕێنمایی بکرێت طبعا تیا نامێنێت وردە باشە بێ بۆیە بەڕاستی ئێستا ئەمە هۆکارەکانە بۆ یان هۆکارە سیاسی و ئابوووریەکان ئێستا سیاست میدیا تەکنۆلۆژ هەمووی ئێستا بەم ئاراستەیە خەڵک مناڵ ئاراستاکە یعنی ئەمە کێشەیە بەڕاستی ئێمە یاسایەکمان هەیە لە بتمابەر لەگەڵ هاوڕەگەسخوازە نابێت گاڵتۆ سوکایەتیان پێ بکەین بەڕاستی ئاکی ئێرکی ئێمە هاوکاریان بکەین نەک گاڵتۆ سوکایەتیان پێ بکەین بەڵام ئەمەی کە ئەکرێ هاوکاری نییە ئەمە ڕاستپێدانێکی هەڵەیە بۆ ڕفتار و هەڵسوکەوتە کە زۆرێک لە خەڵکی واز بێنێ ئەوێ خۆی ڕزگارکە ئەوێ نەی بێ بەڵام ئێستا بەشێکی زۆر لە میدیا بەداخەوەیانی ئەمە غەڵەتە ئەمە زۆر خراپە بە شێوازێکی ڕسمی بە بەردەوام ڕێکخراوی تایبەت ڕێکخراوی و ناوخۆی نێودوڵەتیە کارەکە بۆی ڕەواج با بەمەهانی خەڵک بە بۆی وابێ ینی زۆر کەسێ وانە هەروانێ بەڕاستی طبعا ئەم بابەتە پێشەوەی باسی چارەسەرەکە بکەم حەزەکەم کەمێ واقعی بین و ئەم قسانەشم لەوەیە کۆمەڵێک ینی بە عقاری ترابی بن بابەتی هاوڕەگەسخوازی ئەوەی کە من خوێندومەتەوە لە کۆمەڵێک کتێب و توێژینەوە ئەو بابەتانەیە ئەبێتە چەند بەشێکەوە بەشێکیان مستەڵەحە ئینگلیزیەکانی ناڵێم تەنها بڵێن ئەوەی کە متەداولە لە ناو خەڵکە حەزی پیاوێک بۆ پیاوێکی تر تەنها سێکس بۆ نمونە کەسی وامان هەیە ئەڵێ من بە هیچ جۆرێ حەزم نییە بۆ ئافرەت حەزم بۆ پیاوە سێکسەکە لەگەڵ پیاوە هیوا هەیە ئەڵێ بەرامبەر ئافرەت و پیا وەکو یەکوام مهمەوەی سێکسەکە هەبێ هیوا هەیە ئەڵێ نەخێر تەنها بەرامبەر ئافرەت یان ئافرەت بەرامبەر ئافرەت ینی کۆمەڵی بابەتە ئەوەی کە زۆر خەتەرە لێرەیە ئەوەیە کە ئینسانەکە بۆ تاقیکردنەوە ئەو بابەتە ئەنجامەدا هیچ خەلەلێکی دەرونی پزیشکی لەو ئینسانەیە نییە تەنها لە پێناوی تاقیکردنەوە و حبی ئیطلاع و ئەوانەی کە کۆمەڵی مستەڵەحات هەیە لە غەربەوە فێربووینە ئەوانە بەکارێنێ کۆمەڵی بابەت هەیە گەنجێکە ئەڵێ من کوڕم بەڵام لە قالبی کچە و فعلەن ڕاستیشەکە ئێمە ناتوانین نکۆڵی لەوە بکەین هیوا هەیە حەزی کچانەیە لە ناخا کچە تەنها بە شێوە شکل کوڕە بەڵام ئەمە سەبەبی چییە هۆکاری چییە ئەوەی کە من معاشرەم کردبێ لەگەڵ ئەو کەسانەیە و قسەم لەگەڵ ناکردبێ طبعا من وەکو توێژینەوەیەک تەنها نەمنووسیوەتەوە ژینا توێژینەوەیەکم لەسەر ئەنجام داوە گەیشتومە بە دوو هۆکار ئەم گەنجە دوو هۆکاری هەیە کە ئەو حەزەی هەیە حەزی کچانەی هەیە کە گەورە ئەبێ خۆی پیاوە بەڵام حەزی کچانەی هەیە هۆکاری یەکەم یان ئەوە تا ئەم گەنجە لەگەڵ کچا گەورە کراوە و فعلەن ئەو کەسانەی لەگەڵ ئەنا قسەم کردووە زۆرێکیان پرسیارم لێ کردوون لەگەڵ خوشکەکانیانە گەورە کراون لەگەڵ جیرانی کچانە گەورە کراون پەروەردە کراون پەروەردەیان کچانە بووە یانەوە تا لە مناڵیە ئەم کەسە دەستدرێژی سێکسی کراوەتە سەر وای لێ کراوە فێر کراوە و ئەم بابەتەی کە من باسیەکەم پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ فێرکردنا هەیە بۆ ئەو گەنجە کە فێر بوو تەواو تەرکردنی زەحمەتە ناڵێم مستەحیلە بەڵام بە زەحمەت تەرکێکە
لەبەرەوە ئەم دوو هۆکاری هەیە و ئەم دوو هۆکارەش قابلی چارەسەرکردنە بەڵام بە مودەتێکی وەگەڵێ ماوەیەکی ئەوێ بە تەدریج چاکە بێ بویە ئەڵێم ئەم بابەتە هێشتاکە بە بڕای من نەبووتە نەخۆشی چونکە ئەگەر نەخۆشی بێ بە بڵێ فەرمەوە چارەسەرەکەیەتی زۆر جار پرسیارم لێ کراوەڵێن چارەسەرەکەی چیاڵێم من نازانم چارەسەری چییە لەوەیە 100 ساڵی تر چارەسەری ئەو بابەتە بدۆزرێتەوە بەڵام ئەوەی کە من پێی گەشتوم ئەو هۆکارانە لا بدە هەوڵ بدە و هۆکارانە لە ژیانی خۆتا دەربکە ئەشێ بڵێن سەداسەد ئەو بابەتە چارەسەر نەبێ بەڵام نسبەیەکی زۆری لە کۆڵە بێتەوە مادام پەیوەندی بە پەروەردەکردنەوە هەیە ئەتوانێت چارەسەری خۆی بکە بەڵام بە مودەتێکی وەگەڵێ درێژخایەن وەڵاهی جارێ ئامۆژگاری من بۆ ئەو کەسانی کە توش بوون ئەوەیە کە بە زووترین کات بە خۆیان نابچنەوە حیساباتێک لەگەڵ خۆیان بکەن چکە بەڕاستی کارێکی هەڵە ئەنجامەدەن کە ئەڵێم هەڵە نامەوە بڵێم حرام ئەم بابەتە لێبووینەتەوە لەسەرەوەی حرامە بەڵام بەشێک لە گەنجان ئێساکە لە ناو کۆمەڵگەیە تەماشای حرام و حەڵاڵ ناکەن ئەبێ پێی بڵێ و کارە هەڵەیە ئەدبا بەرەو خراپە ینی عاقیبەتەکەت خراپە بێ هەم لە دنیا هەم لە قیامەت لەگەڵ ئەوەشە ئامۆژگاریم بۆ دایکان و باوکان ئەوەیە خەتەرە مناڵێکت کوڕ بێ لەگەڵ کچا گەورەیکەی یان بە پێچەوانەوە کچ بێ لەگەڵ کوڕا گەورەیەکی زۆر خەتەرە پەروەردەکردنی کوڕانە پەروەردەکردنی کچانە بۆ ڕەگەزی بەرامبەر زۆر خەتەرە چکە ئەم بابەتانەی لێ ئەکەوێتەوە و کەسەکەش بەدەستی خۆی نییە پیا و پیاو ئەو فعلە پێوترێت لیوات ئافرەت و ئافرەت پێوترێ سیحاق ئەم کوڕە لەگەڵ کچا گەورە کراوە بۆیە خەتای گەورەکانە ئەوانەی کە لە خۆیان گەورەترن ئەوانەی کە پەروەردەیان کردو بۆ ئەبێ ئاگادار بن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر بە دەقیقی فەرموویەتی مناڵ کە بوو بە 7 ساڵ لەگەڵ کوڕ و کچ لە یەک ئەبێ جیابێتەوە اینجا ئەم بابەتە زۆرێک لە مولحیدەکان وەها باسییان کردو کە پێغەمبەری خوا بیری لە سێکس کردوێتەوە 7 ساڵێک چۆن نەزانێت سێکس چییە چۆن نازانێت چییە تۆ ئەسڵەن ئێمە بێ ئاگاین لەو بابەتە مناڵ هەر لە 7 ساڵیەوە لە تێ ئەگا ئەزانێت جسمی چیە غەریزەی چییە بۆیە بێ جیاکرێنەوە هەم لە خەو هەم لە پەروەردە هەم لە جلوبەرێک بە هەموو شتێکە بێ بەڕاستی جیا بکرێنەوە یعنی بێ بزانرێ ئەم مناڵە مادام کوڕە شوێنی تۆ لە ناو مەجلیسی پیاوایە ناو مەجلیسی ژنانیە ئەم ئافرەتە خوای پەروەردگار وا دروستی کردو ئەم کچە هەر لە مناڵیەوە حەزی بە بووکەڵەیە حەزەکە لەگەڵ کچا یاریکە تۆ ئەو جەوەی لێ تێگمەدە بیخەرەوە ناو کچان با یاریە کچانەکان ئەنجام بدە زانیت خەرێکی مەیلی خۆیەتی بەرەو لای کوڕانە ڕوا یەکسەر بیبەرەوە ناو ئافرەتان با لەگەڵ ئافرەتە تێکەڵ بێ بە قسەی هەبێت لە ناو ئافرەتانە بەم جۆرە بە پەروەردەیەکی کوڕانە بێ و پەروەردەی کچیش کچانە بێ ئەگەر وانەکەین بەڕاستی نەوەکانمان لە دەسەدەی باسەکە ئەوەی ئەوانەی کە لە ناو ئەو بابەتەدا مەسەڵەی هاوڕەگەزبازی کاگەمران کێشەکە ئەوەی ئەوانە وا دەزانە ئەو بڕەپارەیە کە پێشکەش دەکرێت بۆ ئەوەی پرۆژەکە ئەوان سەر بگرێەوە کۆمەلگا ئەوانی قبول بێ نەخێت خۆی پرۆژەکە ئەوەیە بۆی کۆمەلگا تێک بدەن هەموو خەڵک وەک ئەوانی لێبێ زۆر جاران لە هەرێمی کوردستان ئێستا زانکۆنی دەوڵەتی معتەبەر هەیە کار لەسەر ئەو بابەتە دەکەوە فاندی زۆر گەورەی داوتەن بەشێک لە کەناڵەکان ڕاگەاندن بە ملیۆنان دۆلاری بۆ دابین کردوون کە تەنیا لە کەناڵەکانیان بۆن لە گەشتی هەواڵەکانیان لە هەر شوێنێک بۆ نمونە هاوڕەگەز بازان خۆپیشاندانیان کرد گردونەوەیان کرد داوای مافی خۆیان کرد لە هەر کوێکی دنیا بێ ئەو کەناڵە گرنگی پێ بدە لە هاواڵەکانی بیگوازێتەوە و ئەگەر لە هەرێمی کوردستانیش کەیسێک کێشەیەکی لەو شێوە هەبوو کەناڵەکە وەکو تاوان باسیینەکە بەڵام وەکو کێشەیەکی ئەو کەسە باسی کە حکوومەت دەبێت بێتە سەرخەت و کێشەکەی چارەسەر کە ڕێگە چارەی بۆ بدۆستەوە و خەڵکراوی نەنێو دەرینەکە بەڵکو شوێنی بۆ بدۆزنەوە و ببێتە ئاسایی بانگەوازی بۆ بکرێت بۆ ئەمە ڕێکخراوی نێودەوڵەتی و زانکۆی معتەبەری نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان بە ملیۆنان دۆلاریان بەو کەناڵان تەرخان کردووە ئەگە خەڵک سەیری کەناڵەکانی شام کە لە هەواڵەکانیان ئاماژە بۆ ینی دیارە کۆدەکان دیارەکە ئەو کەناڵە بۆ لەسەر بابەتە قسە دەکە پەیامی بۆ گەنجانەوەی بە تایبەت قوتابیانی زانکۆ پەیمانگەکان هۆشیار بن لەوەی کە لە زانکۆکانیش کە خەریکن ئەو بەشە دەکەنەوە بەشی جێندەری و لە ژێر پەردەی جێندەری بابەتی هاوڕەگەزبازی هەیە داوایان لێ دەکەم کە هۆشیار بنەوە و بزانم بەشداری ئەو زۆرە خورانە نەکەم کە بەو ناوانە دەکرێتەوە ئامانجەکە لێی تێکدانی شیرازەی کۆمەلگایە و لەگەڵیشدا بێگومان ئاسان نییە تۆ کاگ ئەمران باز دەوە بکەی داوا لە گەنجان دەکەم هاوسەرگیری پێک بێنن
بەتایبەت دۆخەدارایەکە ئەمڕۆ قورسەوە پێکەنانی ژیان زۆر قورسە بۆیە ئەرکەکە دەکەویتە سەر بۆ منە ئەوانەی کە کۆمەلگایان خۆش دەوێت خێزانیان خۆش دەوێت مامۆسایانی ئاینی ئەو ڕێکخراوانەی کە ڕێکخراوی NGO'n بەڵام ڕێکخراوی دڵسۆزن لە بواری کللتور و دابوونەری لانادەن ئەوانە ئەرچیان دەکەوێتە سەر حزبە ئیسلامیەکان ئەرچیان زۆر قورسە لەوەی کە ئاسانکاری بۆ گەنجام بکەن هاوسەرگیری بکەن و لەگەڵیدا بێگومان کار بۆ ئەو بکەن ینی ئەگەر ئەو گەنج هاوسەرگیری پێکەنە لایەنی کەم دەستی بگرن لە ڕووی مادی و لە ڕوو دارایی و هاوکاری کەم بۆ بتوانێت هاوسەرگیری پێک بێنێ بۆیە گوتم ئاسان نییە تۆ بە گەنج بڵێ هاوسەرگیری بکە لە کاتێکدا کۆمەڵە گلەمپەر هەن لەگەڵیدا بێگومان وریابن لەوەی کە بەتایبەت لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵاتەکانیش ئەو گروپانە زۆر زۆر بوون و گەنجان دەخزێنە ناوێ دواتر لە ڕێگایەوە لە ڕێگای هەندێک بابەتی هۆشیاری و سیمینارەوە لە ناو لە ڕێگای ئۆنلاینەوە لە ڕێگای وەرکشۆپی ئۆنلاین و سیمینارەوە شیرازیان تێک دەدەن و دوازار کۆمەلگا تێک دەچێت و بێگومان کۆمەلگا ڕوبەڕوو قەیرانێکی گەورە دەبێتەوە کە 2000 لە دەست هەمووان دەدەچێت.